بسم الله الرحمن الرحيم. عندكم قايدة ولا شمال وجهكم. هەوڵ و ماندیبوون و شەو نخوونی زۆرمان کێشا تا بەو ڕۆژە گەیشتین و بە یارمەتی خوا و پاشان دڵسۆزانی پرۆژەی میهرەبانی وای کرد ئەمڕۆ کۆ ببینەوە بۆ دانانی بەردی بناغەی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. لە زۆر جیهانە چەمکی پزیشکی مرۆڤەتی لەدەستاوە، بەڵام ئێستا لە کوردستانی خۆمانە یەکێک لەو پرۆژانەی کە هەوڵەدا مرۆیی بگێڕێتەوە بۆ چەمکی پزیشکی ئەم پرۆژە پیرۆزەیە. ئێمە نامانەوێ سەرمایەدارێک کە لەم پرۆژەیە بەشدار بووە تەنیا پەیوەندی لەگەڵ سامانەکەی تەنیا لە ژیانی دنیا بێ، بەڵکو ئەمانەوێ ئەم سامانەی لەم دنیا وا بەکاربێنێ بۆ دنیاشی خۆش بێ، بۆ ئاخیرەتیشی پێشوازی لێ بکات. خوای گەورە فێرمانەکە ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنە وفی الآخرەتی حەسەنە.